بۆ ئازیات گوتی کاکە ئەو خینەی مەفرۆشرەیە گوتم کو فرۆشرەیە گوتی وەرێ وەڵا بەتڵی بە 40,000 فرۆشرەیە دێن ئەلێرانە خینی لە من وەردەگرن لەوی وەردەگرن لەوی وەردەگرن 200,000 دیاری لەو خەڵکێ وەردەگرن وام عملیان لە کردبوو 5 بتڵی لۆ ئەگرن 200,000 دیاری لێوەگرن ئەوە خینی من خینەکی نۆرمالە بەڵام خینی عاجی خینەکی معسەنە باوەڕ بکە کاک نارۆ لە ئێمجیکەی دەڕوا کارەسات ئاخرە من تو خینی من لە تەنیشتە من زیادە پێ دەکەم خینم بەخۆ بەخشدایە چوینە لە خەستەخانەکەی دیارە تهدیدیان کردیا لقاکەی خۆی گۆڕی بوو بەڵام لەکرە من گرنگ نییە لەبەرەوەی شاید زۆرە و وڵای ئەمە عادەتەن هەموو 6 مانگزارێک دەچین بتەخێنی دەدەین سارە 2000 ئیدی دوونێش هەر وەکو جاران چوین خینمان بەخشی لەبەر دەرگەڕاوە سابوو گوت یا خین دەبەخشی گوتمان بەڵێ تێوەڵا بدەوە برادەرە عەرەبەی لێی قەومایە و 5 بتڵ خین دێ ئەمەش گوتمان باشە خینەکەمان کەریشەکەمان نووسی لۆوی خینەکەی لۆوی بدەین ئەو کەسەی لەگەرم بۆ ئازیات گوتی کاکە ئەو خینەی مەفرۆشرەیە گوتم کو فرۆشرەیە گوتی وەرێ وەڵا بتڵی بە 40,000 فرۆشرەیە وەڵام منیش گوتم با تاکید کەم عەرەبەکەم گاز کرد گوتم توانە لە چێت ناسی گوتی وەلا خەستەخانەش تایبەت نامێنێ ناوەکەی برە دووری ناوەکەم باز کردیا لە ئەکاونتی خۆم گوتی لە خەستەخانەی تایبەت نەخۆشمانەیە عملیاتمانەیە ڕقم تەلەفۆنی ئەو شخصیان دایتەما کە گوایە خینی ئەو دەکات گوایە بە حیسابی خۆی سکرتێری کۆمەڵەی خوێن بەخشانی کوردستانە چوو بە کردوێندەرێ ئەویش 4 ڕۆژ 5 ڕۆژ پێشێنجنی مەنعی هاژدرا بە سەرەی لە خەستەخانەی خوێن بەخشان نەفەرشکەی ناردبوو لێوێندەرێ عاد دیارە بتڵەشی لەم وەردەگەیشت وام عملیان لە کردبوو 5 بتڵی لۆ ئەگرن 200,000 دیاری لێوەگرن ئیدی کامنیش شتەکەم کردە هەڵا و لێ پێسینەوەم لێ کرد لێوێندەرێ دکتۆرە بەڕێزەکانی وێندەرێش بەڕاستی یعنی گویان گۆگوتیان کاکامەوە 3 ڕۆژە ئەو شەخسەی ئەو ناوە منعمان ناژتە سەرێ لە پرزگەش لۆی نییە بێتە ژۆرێ بەڵام دیارە ئەو ڕۆی کەشکەی نردی ئەمە نایناسین هاتیە ئەویشێ دەکاتن ئیدی ڤیددیۆیەکم بە عەرەبەکەی کرد و عەرەبەکە قسەی کرد لە هەمان ڕۆژ پاش نیوەڕانەکەی چوینە لە خەستەخانەکەی دیارە تهدیدیان کردیا لقاکەی خۆی گۆڕی بوو بەڵام لەکرە من گرنگ نییە لەبەرەوەی شاید زۆرە و دکتۆرەکانی وێندەرە شایدن و ئەو قسەی کە بەخۆی لە پۆستەکەی من کردیتی ئەوە کفایەتە و دوایش قسەشم لە کرد گوتم ئەمە ئینسانێت شتەکەم لەگەرت و کرد وەکو هاوڵاتیەک هەتوو لە باشووری عێراقاتی لێرانە ئەمە ویستمان شتێکی باش لێکە گوت وڵای کاک سەمیر ئەمن بەڕاستی تهدیدیان کردیمە ئێستاژەوە لەگەرە من لە سەخەتە لەوانەیە بەیانی هێزەکان ینی بابرێن پۆلیس ئاسایش گازیکەن تاقیشی لەگەر بکەن لۆی کە لۆ ئەو ڤیددیۆی کرد بایداوە کە لەکنەمە قسەی کرد پاشان لەبەرەوە کابرای عەرەب ناناسم وە کابرای سکرتێری بە حیساب بەناوی خۆی سکرتێری خێرخوازانی بەشی خوێنیش هەر ناناسم بەخوای ئێستا لەکنەمبی نازانم شینە مۆرە سۆرە سپێ نازانم بەڵام لێرە دەکاک نارۆ شتەکەیە ینی خوێن بەخشین لە هەموو زمانەکە بۆ خێرشی گەورەشە ینی ئێستاکە ئەمە نارین هەمووی خراپە ینی هەیە تێدایە زۆر ینی باشە و جێگەی دەستخۆشی هەیە بەڕاستی بەڵام ئێستا کە ئینسان دەستی خینی دەداتن لەو نەخۆشخانەی خوێن بەخشی نەخۆشخانەی حکومیە هیچ ڕسوماتەکە لێوەرناگری ئەوێندەری فقط خینەکەی خۆ دەدەیت خەڵکانێک لەوانەیە لەمە دووە خینی نەدەن حەقی خۆشتیان بەڵام لێرە لەو کەناڵی داوا دەکەم یعنی ئەوە ناگاتە ئەو قالبەی ئەنگۆ هەمووی بایکۆت بکەن خین نەدەن نا بڕۆ بدە بەڵام بزانە دەدەیەشی ئەوە خستەخانە مەوجودە ئەتوودە سێوێندەرێک کابرا لێ قەومە ئەمە بەخۆمان چەندەها هەزار عەمەلیاتمان هەبووە خینمان پێویستیە ئەو کاتی نەفەرمان ئابادەدەمووی چوینە ئەو خستەخانەی خینمان هینەیە شتێکمان دانایە لەوێندەرێ وەکو سەنەویەک وەکو هەویەک کە ئیشەکانی خۆمان جێبەجێ کردیا دوایە پاشان نەفەرەکانمان بردێ خینەکانی خۆمان دایتەوە و داواکارم بە زووترین کات لایانی پەیوەندیدار یعنی بە ئاگا بێ بەڕاستی ئەو کارە سات ئاخرە من تو خینی من لە تەنیشتە من زیادە پێ دەکەم خینم بەخۆ بەخشدایە خینی من بە 40,000 دیاری دوای ئەوە خینی من خینەکی نۆرمالە بەڵام خینی عاجی خینەکی معسەنە باوەڕ بکە کاک نارۆ لە ئێمجیکەی دەڕوا کو بە 30,000 دیار بە 40,000 دیاردە داواکارم لە جەنابتان و لە ڕێگەی ئەو کەناڵە بە زووترین کار لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەخت ئیزراعەت یاسایی خۆیان بکەن و داوای ئەو عەرەبەش بکەن لۆ ئەوڕۆ ئەتوو باد داوت بەمنی گۆگۆتی تادید کرایمەوە تادید چیا کردێ بەڕاستی ینی قسەکانی دیارە بەڵام ئەمن بێم نەتم و داواکاریشم لە هەموو هاوڵاتیان لە هەر دام و دەستگایەک لە هەر جێگایەک شتێکتان دیت بە پەلا هێزەکانی ئاسایش و پۆلیش
پۆلیس ئاماد یعنی ئاگدارکەنەوە مەترسێن کاکە لەو خەڵکانە مەترسێن ئەو خەڵکانێک کە ئیشانە دەکا خۆی لە ئەسڵدا بێدەسەڵاتە ئەگەر کابراایەک بەدەسەڵات بیان کابراایەک تۆزێک جورئەت و زەمیری هەبی ئەو ئیشە قێزەوانەی ناکات. ناوەڵی بەس پەیامەمۆن دەیە بە زووترین کار لایانی پەیوەندیدار بێتە سەر خەت و خلاص.